ئەمڕۆ لەسەر ڕێگای سەرەکی کەرکووک بەغدا دوو ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە. دیارە ڕووداوێکیان بریتی بۆ لە وەرگەرانی ئۆتۆمبیلێک کە لە بەغداوە هاتووە بەرەو هەولێر. لێرە ئۆتۆمبیلەکە دوای وەرگەڕاوە کەوتۆتە ناو پرۆژەی ئاوەڕۆی داقۆقەوە. بەداخەوە دوو هاوڵاتی ژیانیان دەستداوەکە هاوڵاتیەکە بریتی بوونە لە خێزانێک لە ژنوپیاوێک بوونە، کەوتونەتە ناو پرۆژەی ئاودێری داقۆقە و دواتر دەرهێنراون. بەداخەوە دوو کەسە گیانیان دەستداوە. ئەو کات دوای ئەوە ڕووداوێکتری هاتوچۆ هەر لەسەر ڕێگای کەرکووک بەغدا لە نزیک داقۆق بە هەمان شێوە ڕووی داوە کە بریتی بۆ لە پێکدادانی دوو ئۆتۆمبیل. نەچمە لای ئەو کەسانی لێرن ئەگەر پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بوو ئەم ڕووداوەیان کە پێکدادانی دوو ئۆتۆمبیلە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە، زیانەکانی چی بوو؟ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئەم سنوورە وڵی ئەوەی ڕاستی بێ ڕووداوەکە کاژمێر لە دەوروبەری یەکا بوو. ئێمە لە ماڵەوەین، ئەم جۆری سیارە ئۆباما ئامۆزای منە تەلەفۆنی بۆمان کردوتی وەرن تووشی حادث بوومە بەپی زانیارەکانی ئەمە لە کەرکووکەواتەوە بەرەو داقۆق سیارێکی بار هەڵگر لە دواوە زۆر تیژ بۆ سەقڵەتی کردووە. ئەم مەرزیە وەستاوە لە لای شۆستەکە پرسیاری کردەوە لەو کرێکارانە تر نازان پرسیارێکی چی بۆ ئەمیش کۆنتترۆلی لە دەستداوە بارەکە زۆر سەقڵەتی کردەوە خۆی بەو پیکابە کێشاوە. وەڵی زەرزیارەکانی هەر ئەم ئۆتۆمبیلەکانە و تر ئەلحەمدولە بۆ هەردوو لە ینی سەلامەتن، بەڵام پیکاب ئەو برادرانە ینی پیکابەکە وتیان یەک دوو نەفرێکیان بریندارەکانیان ئاساییە و ڕەوانی نەخۆشخانی داقۆ کراوە و ئامۆزاکەمیانش پۆلیس بۆ بنکەی داخۆ بردیان. لایەنە پەیوەنددارەکان لە پۆلیس و هاتوچۆ بەڵێ پۆلیس هاتووە و هاتووە و برادرانی جێشی عێراقی لێرەن و کەناڵە بەڕێزەکەتان لێرەیە و دەستخۆشتانەکەم بۆ ڕووماڵی ئەم بەڵێ دیارە داواکەم ئیسا نورەدین هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە. ئەمە دیمەنێکێک لە ئۆتۆمبیلەکانە کە ئۆتۆمبیلێکی ئۆبامایە لەگەڵ ئۆتۆمبیلێکی دەبڵی نیسان بە یەکیان داداوە. دیارە لە ئاکامی پێکدادانی ئەم دوو ئۆتۆمبیلەیە 5 کەس بریندار بوون کە دوو لە بریندارەکان منداڵ بوون، وەستیانیشان گەورە بوو. دیارە ئەمانش ئەندامی خێزانێکن. دوایەوەی تووشی ئەم حاڵەتە هاتوون بریندارەکان گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەی گشتی داقۆق بە مەبەستی چارەسەرکردنیان. لە ئێستاشە بەکرێن ئۆتۆمبیلەکانە گوازرێتەوە لەسەر ئەم ڕێگایە. دیارە ڕێگای کەرکووک بەغا ڕێگایەکی استراتیجیە، ڕێگایەکی سەرەکیە بەغا بە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە ئەبەستێتەوە. بۆیە بە بەردەوامی خەرەباڵغی لەسرە بۆ چاڵ و چۆڵ و تاسەیەکی زۆریشی تایە. بەڕاستی ئەمەش بەشێکە لە هۆکارەکانی ڕوودانی ئەحداسی هاتوچۆ و ڕووداوەکانی هاتوچۆ لەم سنوورە کە پێشتر چەندین جار داوا کراوە لە حکوومەتی عێراق کە ئەو ڕێگایە نۆژەن بکاتەوە، بەڵام بەداخەوە تا ئێستا بە دەنگەوە نەهاتووە حکوومەتی عێراق. بۆیە چاڵ و چۆڵێکی زۆری تایە. بە بەردەوامی ئەم جۆرە ڕووداوانە لێرە ڕوەدەن. هەندێک جار ئەم ڕێگایە بە ڕێگای مەرگش دەناسرێ بەهۆیەوەی کە چەندین هاوڵاتی گیانی دەستداوە لە ماوەی ڕابردووە. بە بەردەوامی ئەم جۆرە ڕووداوانە ڕوەدەن. دیارە وەکو ئامارێکیشکە لەبەردەستی من بێ کە تا ئێستا بەهۆی ئەم دوو ڕووداوی هاتوچۆیەوە کە ئەمڕۆ لەسەر ڕێگای کەرکووک بەغا ڕوویان داوە، دوو هاوڵاتی گیانیان دەستداوە و 5 هاوڵاتیش وەکووتم بریندار بوون. دیارە دوو لە بریندارەکان مناڵن و بریندارەکان بە مەبەستی چارەسەر ڕەوانی نەخۆشخانەی گشتی داخۆ کراون بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. بۆیە خەڵکی ناوچەکە خوازیارن کە هەرچی زۆر حکوومەتی عێراق بەدەنگ داواکاریەکانیانەوە بێت و ڕێگای نێوان کەرکووک بەغا نۆژەن بکاتەوە بۆی چیتر ئەم ڕووداوانە نەبنەمای گیانەدەستدانی هاوڵاتیان.